ئەو گۆرانش تایبەت پێشکەشە بە ساڵیادەکەی کاکە شیوان کەلاری بە تایبەت بۆ بابۆگیان بە تایبەت تایبەت و مەخصوص بۆ کاکە هێمنی عەزیز بە تایبەت شامانە بۆ برازە بە تایبەت بۆ کاک گۆرانی هۆنا بە تایبەت شامانە هەمژی بۆ هۆنە و بۆ هۆنە بە تایبەت پێشکەشە هی توێشە و تا بەیان پێچەمیدا لە خۆم هی توێشە و تا بەیان پێچەمیدا لە خۆم هی ڕێگایەکی نەبوو فەرامۆشێکم ئاخۆ دەمزانی های لە چ شارێ های لە کام ماڵ و وای لە چ شارێ هی بۆ کام خوا پێدا و ناز و شەریمەکەی هی چای عەسیرانم بۆ کێ دەماکەی هی چای عەسیرانم بۆ کێ دەماکەی ئەی ماشەڵڵا بۆ خاڵە شوێنە بە تایبەت بژی بۆ خاڵێ من شامانە تایبەتە بۆ کاکە سڵتان بە تایبەت کورمەوە گۆرە شامانە بژێ هاخ گەردون هەر ڕۆژە دوژمنی پیاوێکەم گەردون هەری ڕۆژە دوژمنی پیاوێکەم زەهری کوشنی دەی تاوەتاوێکەم فلك أو كسي عزيزة تۆ هی پێشە چارەنووس دۆسەکەمی باتۆ هی با من بنامم حەقمی باداسە هەری گوڵێ جوانە بەشی ناکاسە هەری گوڵێ جوانە بەشی ناکاسە تایبەتە بۆ لۆناو هۆنا بۆ بابۆگیان بە تایبەت شامانە بۆ کاڵەکەی خاڵە بشوە بژێ هەر کاتێ مردم شەریتم بایەتکەن هەر کاتێ مریدم شەریتم بایەتکەن هی پشتم لە خاسم ڕوومی لا فەریادکەن هەر کاتێ مریدم مەکەنێشین و زار هەر کاتێ مریدم مەکەنێشین و زار هی پشتم لا قەرا ڕوومکەنەوە کالار هی پشتم لا قەرا ڕوومکەنەوە کالار شامانە خاڵە شوێن بژبی باری خەمی تۆ ها بەشان ماوە باری خەمی تۆ ها بەشان ماوە خۆم بە خۆمەڕۆ بە گۆچاناوە خۆم بە خۆمەڕۆ بە گۆچاناوە ڕێگای منی دوورە ڕێگای تۆ نێزیک ڕێگای من دوورە ڕێگای تۆ نێزیک
بمخير هالسا تخواي بيشاري بمخير هالسا تخواي بيشاري دايدي شو تابيان ديشمي دانا خوم دي شو تابيان ديشمي دانا خوم بقايقي نبو فراموشكم أخو دمزاني هايلة شحامي هايلة كمشار وهايلة شمامي بو خانقوا بيدا ونازو شريماكي شاي عسيرانا بو كيدا ماكي بو خانقوا بيدا ونازو شريماكي شاي عسيرانا بو كيدا ماكي عرف شو وصل هذا كيف خالف شوان يزيز أزمين ما شاء الله